24 ڕۆژە گەیراوانی بادینان دەستیان لە مانگرتن هەڵنەگرتووە. بەشێکیان دۆخی تەندروستیان ناچێگیرە کە سوکارەکانیشیان لە بەردەم دادگای هەولێر گردبوونەوە و داوای ئازادکردنیان دەکەن. ڕاوسا گۆدۆر زێبەوەری گەلەکە خراپە ئەبڕۆ یەنگە منێکەوە 23 چاو ڕۆژە خۆرنمانگرنە خۆرنێکری وت بێت تاوانن حەقی وایە خلاص بێ حکمی وایە خلاص بێ نایە بەردانێ زیندانیانی بادینان بەگشتی لە مانگرتنێکی توندان ئەو مانگرتنە ینی مانگرتنی مەرگە ڕوبەڕووی مەرگ دەبنەوە ئەم دادوەرەی ئێستا لێرە دانیشتووە داواکاری گشتی ئەرێکارت چییە لێرەدا ئەرێ حەزب ئەگەر ینی ئەگەر حەزب حکومت لێ دەکە بووە تو لێرە دانیشتوی کاکە هەستە لێرە هەستە جێەکەت بەتاڵ کە لێرە دامە نیشە تەواو ئەگەر هیچت پێ ناکرێ فەرمو بڕۆ ماڵی خوددا بنیشە زۆر شەرەفمەندانەترە لەوەی لەسەر کورسیەکدا بنیشی بێدەسەڵات. پارێزەرانی گیراوانی بادینان دەڵێن بە گوێرەی یاسا پێویست بوو لە ناوەڕاستی مانجی حوزەیران 5 لە گیراوانی بادینان بە ئازادکردنی مەرجدار ئازاد کرابان، بەڵام داواکاری گشتی دەستی بەو دۆسیەوە دەکات. دەبایە لە 16/6/2022 ئەوانە شمولی ئیفراشەتی دەبوون، بەڵام تاکو ئێستاکە بەریان ئازاد نەکراون. هەموو ڕۆژێ دەستیمان پێ دەکەن بەری ئازادیان ناکەن. لە 21/6/2022 دادگای کەتنی دەشتی هەولێر کتاب نووسراو کراوە بۆ داواکاری گشتی ئایا ئەوانە شمول لەبن بە مەشمول دەبن بە ئیفراشەتی یاخلیانە تاکو ئێستا کە داواکاری گشتی و وڵامی ئەو کتابی نەدەرایتەوە. ئەوەی لەگە داواکاری گشتی دانیشتینەوەن داوایان لەەوە کردێ داوای دۆسیەی دەستگیراوان بادینان دەکەن گوایە لە چاکسازی گەورانی هەولێر دۆستەکانیان لۆ نانێرن کە سەردانی چاکسازی گەورانی هەولێرش دەکەن دەرێن ئەمە دۆستەکانمان ڕەوان کردیا. ئێستا نازانین ئەو دەستیە ئەو ماتەڵەیە سەرچاوەکەی لە چێوەیە. ئەگەرچی بڕیار بوو بەشێک لەو گیراوانە بە ئازادکردنی مەرجدار ئازاد بکرێن، بەڵام تیمی پارێزەرەکانیان دەڵێن بۆی دەستێوەردانی لایەنێکی سیاسیەوە دۆسیەکانیان وەک خۆی ماوەتەوە و ئازاد نەکراون. ڕەنجە ڕەحمان، کورتسات نیوز، هاولێر.